بەخشی ڕاستەوخۆ و ڕووماڵکردنی بەرەکانی شەڕ بە شێوەیەکی زۆر لەلایەن کەناڵەکانی ڕاگەاندنەوە بووە هۆکاریەوەی کە هەردوو وەزارەتی ڕۆشنبیری و پێشمەرگا بێنە دەنگ و بڕیاریانداوە باجی تایبەت بۆ پەیامنێرانی جەنگ دروست بکەن. لە یەکەم هەنگاویشدا وەزارەتی ڕۆشنبیری سیمینارێکی بۆ مامۆستایەکی بەشی ڕاگەاندن بە ئامادەبوونی ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان ڕێکخست. ئێمە لەگەڵ وەزارەتی پێشمەرگا کۆبنەوەیەکمان کرد کەوە خولێک بکەنەوە بۆ پەیامنێرانی جەنگ کە خولەکە 5 ڕۆژ دەبی دوای ئەو خولە باجیان بۆ دەکرێت و ئەوانەی ئەو بازانەیە توان بسە بەرەکانی شەڕ. مامۆستایەکی بەشی ڕاگەاندن لە زانکۆی سەلاحەددین لەسەر کارکردنی بەشێک لە پەیامنێرانی کەناڵە جیاوازەکان بۆ ڕووماڵی بەرەکانی شەڕ دەڵێت بەشێکیان لە پیشەیی بوون و پرەنسیپەکانی کاری ڕاگەاندن لایەنداوە بۆیە پێویستە هەرچی زووە خولی پەیامنێری جەنگ بۆ ڕۆژنامەنووسان بکرێتەوە. کەم و کورتی هەیە یعنی بەپێی ڕێنمایەکان بەپێ معریفەی علمی زانستی لەو وارادە کەم و کورتیان هەیە زۆرە بەڵام ئەوە نەوەندە قاتلە نەوەندە زۆر ینی قرس و نایتە چارەسەرکردن. پێم وایە ئێمە لە خولی تایبەتدە لە ڕاهێنانی تایبەتدە بە چ دەڵێن وەرکشۆپەکاندا ئێمە دەتوانن ئەو زاناری ئەو معریفە ئەو ڕێنمایاناژی بوان بدن ناسکردن. وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەت هێرێم داوا لە پەیامنێری کەناڵەکان و دەستگا ڕاگەاندنەکان دەکات لە کاتی ڕووماڵی شەڕدا ڕەچاوی بەرژەوەندی نیشتیمان و گیانی پێشمەرگە بکەن لە پیشەیی بوون و کاری میدیایش دوور نەکەونەوە. ئاڵگوڕد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.